سڵاو مامۆستای بەڕێز، سزای کەسی دووڕوو چییە؟ سزای کەسی دووڕوو چییە لە دنیا و قیامەت؟ چی بەو کەسانە دەڵێت کە دووڕوون لە بەرامبەرت لە لای خۆتن زۆر بەڕێزەوە قسە لەگەڵ دەکەن، بەس لە پشتەوە ڕقیان لێتە بە خراپە باست دەکەن، بگرە بوختانت بۆ دروست دەکەن. دەستخۆشی لێ دەکەین بۆ ئەو بەرنامە جوانت. دەستخۆشی بۆ جەنابیشتان بۆ پرسیارەکەشت. بە پێویستم زانی ئەم بابەتە کە جێگەی داخە لە ناو کۆمەڵگاکەماندا هەیە و بە درێژایی مێژووی مرۆڤایەتیش کەسانی دووڕوو ڕێزم هەیە بۆ ڕووی یەک بەیەکی جەنابتان ئێوەی بینەران و بیسەرانی بەڕێزی ئەم بەرنامەی پرۆگرامی خۆشەویستی ومێدەوارم کە ئینشاءالله خۆی گەورە بە ڕەحمی خۆی لەو سیفەتە خراپە بمان پارێزێ و ئەوانەی ئەو سیفەتە ناشیرنیان تێدایە خوا هیدایەتی ئێمەش و ئەوانیش بدە. سیفەتی دووڕوویی یەکێکە لە سیفاتە هەرە خراپەکان کە ئینسان زمان و دڵی وەکو یەک نەبێ، بەرەو ڕووی کەسێک شێوازێک بێ لە پشتەوە بە جۆرێکی تر باسیکە. دیارە ئەم بەڕێزا وەکو لە نامەکەیدا دیارە ئازار درراوە، کەسانێک دووڕووییان لەگەڵا کردووە، بۆیە ئەمە کێشەی هەر تەنها ئەو ئازیزەمان نییە کە لەڕێی ئەو نامەیەوە ئەم بابەتەی ئاراستە کردووە و باسی ئەوەی کردووە سزایان چیە لە دنیا و قیامەتدا. لە وەڵامدا دەڵێن بەڕێزان مێژووی دۆڕووی دوور و درێژە، لە هەموو کۆمەڵگایەکدا کەسانی دۆڕوو هەر هەن. کەسانی دۆڕوو کەسانی دەروون نەخۆشن، ترسنۆکن، مەسلحەت چین. خوای پەروەردگار لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا مرۆڤەکانی دابەش کردووە و پۆلێن کردووە بۆ سەر سێ بەش: کەسانێک ئیماندارن، کەسانێک کافر و بێبڕوان، کەسانێک منافق و دووڕۆن. هەر سێکیشیان لە قورئانە سوورەتیان بەناوەوە هەیە: سوورەتی ئەلمؤمنون، سوورەتی ئەلکافرون، سوورەتی ئەلمنافقون. جێگەی سەرنجە تەماشاکەن، سوورەتی ئەلمؤمنون لە پێشەوەیە، سوورەتی ئەلکافرون لە دواوەی قورئانەوەیە، سوورەتی ئەلمنافقون لە ناوەندی سوورەتی ئەلمؤمنون و ئەلکافروندایە. کەواتە وەکو ئەوەی پێمان بڵێ ئینسانی دووڕوو وەفای بۆ کەس نییە، نە لەگەڵ ئیماندارانە نە لەگەڵ کافرانە، خۆی ساغ نەکردوێتەوە، کەسێکی بەرژەوەندی خوازە. ئەو بەڕێزە خۆشەویستە کاتێک کەوا ئەڵێ من دڵم ئازار دراوە، دیارە بە پێینامەکەی بێ لە لای خۆت مەدحت دەکەن، خەڵکانەکەن کە تووشت دەبێ دەست لە سەرسەنگ بەڵێ گیان بە زمانێکی شیرین لەگەڵ تا دەدوێ، کەچی وەختی ئەزانی هەر فڵان کەسە قسەکانی دەبیستیەوە بە بەڵگەی ڕاستەقینە کە چۆن لە پشتەوە لێت دەدا. ڕاستەکەی زۆر جار بوختانیشت بۆ دەکا، نهێنیەکی تۆی لابێ ئەگە بچووک بێ ترشوخوێی پێوە دەکا بۆ ئەوەی کەسایەتی تۆ لە کەدارکە. بەڵام ئێمە دەبێ کاتێک کە ئەم گرفتانە ڕوبەڕوومان بوونەوە دڵی خۆمان زۆر تەنگ نەکەین، بگەڕێنەوە خزمەت قورئانی پڕبەرەکەت و بەخشش. ئێمە موسڵمانین، سەرچاوەکەمان قورئانە، بزانین قورئانی پڕبەرەکەت و بەخشش لەو بارەوە چی بۆ باس کردوین. قورئان پێمان دەڵێ کاتێک کە تۆ کەسێک ئاوا لەگەڵ تا دووڕوو بوو لە لای خۆت ستایش و مەدحی کردی، بەڵام لە پشتەوە لێیدای و زەممی کردی و ویستی چاڵت بۆ هەڵکەنێ، وەرە سوورەتی ئەلمنافقون بخوێنەوە. لەو سوورەتەدا خوای پەروەردگار سەرەتا دەست پێ دەکات دەفەرمێ: أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله والله يعلم إنك لرسوله والله يشهد إن المنافقين لكاذبون. سورة المنافقون آياتيك. خوای پەروەردگار دەفەرمێ ئیذا بەڕێزان لە زمانی عەرەبیدا لە قورئاندا دووشتمان هەیە، ئینمان هەیە، ئیذامان هەیە. ئیذا بۆ تەحقیقە، واتە بۆ دڵنیایی کە ئەم شتە ڕوو دەدا. ئین بۆ ئەگەرە، خوا نەیفەرموو ئین جاءەکە المنافقون، ئەگەر منافقەکان هاتن بۆ لات، نانا، خوا فەرمووی ئیذا جاءەکە المنافقون. دڵنیا بە ئەی خۆشەویستم ئەی محەممەد صلی الله عليه وسلم، کاتێک کە منافقەکان بە کۆمەڵ دێن بۆ لات، جاءەکە دێنە خزمەت جەنابەت، لە حزور تا دادەنیشن. المنافقون ئەوانە بە کۆمەڵ دێن، جاری شەیڕان بێ بە تاک بێن لە لا تا دانیشن. قالوا هەر هەمویان قسە بۆ یەک دەستێنەوە، ئەشهەدو بالله بۆ یەکتر دەشێشن، ئەڵێن ئینەکە لەڕەسوول الله، نەشهەدو ئینەکە لەڕەسوول الله، شاهیدی ئەدەین ئەی محەممەد صلی الله عليه وسلم، ئەی پێغەمبەری خاتەم، بەڕاستی تۆ پێغەمبەری خوای.
جا سەیری وردی وشەکانی قورئان کەن نەشهەدو والله ئەوەندە بڕوامان بە پێغەمبەری تۆ هەیە وەکو خۆمان چاومان لێبوو بێ جوبریل لە ئاسمانەوە وەحی خوات بۆ بێنە و قورئانت بۆ بێنێ ئینەکە بەڕاستی تۆ ئینە تەئکید دەکەینەوە ئەوە پەنجەیان بۆ پێغەمبەری خوا ڕادەکێشا ئێمە شاهیدیە دەین لە ناخی دڵەوە ئەی محەممەد صلی الله عليه وسلم لە رسول الله دیسان لامی تەئکید ئینەی تەئکید لامی تەئکید نەشهەدو بۆ تەئکید ئەم سێ تەئکیدە یعنی بۆی هیچ گومانمان لە دڵان نییە بەڕاستی تۆ شایانی پێغەمبەرایەتی بەڕاستی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئێمە شاهیدیە دەین بەڕاستی خوا بەندە ناسە تۆ شایانی ئەوەی خاتەمی پێغەمبەران بی ئەویان دەگوت بەخوا ڕاست دەکەی ئەی درود و سڵاوی خوا لەسەر بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە هەموویان مەدحی پێغەمبەریان دەکرد خوا دەفەرمێ والله يعلم إنك لرسوله خوا خۆی زانایە بەوەی کە تۆ پێغەمبەری خوای صلی الله عليه وسلم خوا شاهدی بۆ ئەدا والله يشهد إن المنافقين لكاذبون بەڵام الله سبحانه وتعالى شاهدە لەسەر ئەوەی ئەم منافقانە لەکاذبون سبحان الله خوش بە هەمان شێوەی ئەوان جوابیان دەداتەوە ئینەی تەئکید لەکاذبون لامی تەئکید هەر هەمویان درۆ دەکەن ئەوە قسەی ناوناخیان نییە ئەی پێغەمبەری خۆشەویستم صلی الله عليه وسلم ئەوانە دووڕوون چەندە بەدڵسۆزیەوە مەدحت دەکەن و ستایشی تۆ دەکەن بەڵام من شاهیدم لەسەریان الله سبحانه وتعالى خۆی دەفەرمێ کە ئەوانە درۆ دەکەن من شاهدیت بۆ دەدەم کە تۆ پێغەمبەری خوای ئەگەر ئەم ڕستەی تێدا نەبووە والله يعلم إنك لرسوله زۆر خەتەر دەبوو جا بۆیە سبحان الله ئەم قورئانە بەس کەلامی الله سبحانه وتعالى تداخلی قسەی پێغەمبەریشی تێدا نییە صلی الله عليه وسلم بۆ هیچ وشەیەکیش بۆیە نەیفەرموو إذا جاءك المنافقون قالوا نشهد إنك لرسول الله ئەگە بیفەرموایە والله يشهد إن المنافقين لكاذبون نعوذ بالله يعني وەکۆی خواش بفەرمێن پێغەمبەر نییە بەڵام ئەم ڕستەیە دەبێ هەبێ والله يعلم إنك لرسوله لەبینی قسەی کافرەکان و ئەو شاهیدە ناڕاستەی کە دەیاندا و خوا بە درۆیان دەخاتەوە ئەبێ والله يعلم إنك لرسوله هەبێ